ئەوەی کە مەریوانی وریاکانە ئیژەڵێ فاروق ڕەفیق کەسێ بوو هەمیشە ئەمڕۆ قسەیەکی کە سبەینە قسەیەکی کەیە کرد ڕاستەکە بەڵام مەریوانی وریاکانە خۆشی هەرو دەردەی هەیە ڕۆژێک قسەیەکە ڕۆژێ لە بەردەکی سەرا هاتبوون لەگەڵ بەختیار عەلی و لەگەڵ ئاراس فەتاح باسی وایان کرد کە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە کە هەیە خەڵک تۆراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئیشمانەوەی کە بتوانین ئەم خەڵکە بکەوینە بینیانەوەکو مستەشارێک و خەڵک و تۆراوی خەڵک لەگەڵ دەسەڵاتە ئاشت بکەینەوە بڕابکردنی بەرنامەی بزوتنەوەی گۆڕان و ئەو نەخشە ڕێگایش کە دواتر بوو بە شکستی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی فاروق ڕەفیق نووسی بووی نیوەی بەرنامەی بزوتنەوەی گۆڕان مەریوانی وریاکانەوەوانە نووسیبیانە کە ئەوتە گەیشت بەم ئاکامی کە ئێستا بینیوتە بەبەسمەوەیە کە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد خۆی لە ئەزمەیەکی خنچێنەر و قوڵایە بۆیە هەر ڕۆژێک قسەیەکە تۆ تەماشاکە لە چوارپاشەی کوردستانەوە کوردستانی گەورە هاتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە تا عەبدوڵڵا ئۆجادان لەسەر کوردستانی سەر بەخۆ هاتۆتە سەر ئەوەی کە چەک دابنێن بچنە نێو پرۆسەیەکی ئاشتیەوە هێشتا دەوڵەتی تورکیا قبولی نەکردووە لانی کەم لە سجن بیهێنێتە دەرەوە بیخاتە لە ژێری قامەی جەبریا لە ماڵەکە دەنگرێ یعنی ئەمەشی هێشتا پێڕەوانە بینیوە بزوتنەوەی ڕۆژێ لە بەغدایە ڕۆژێ نازانم چیەکە هەر دەمەی ئەمڕۆ بە سبەینی ئەسپێرن ئەمە وەزعیەتی ناسیۆنالیزمی کوردە بۆیە تەبیعیە مفەکیرەکانیشی تەبیعیە تیۆریسیۆنەکانیشی هەر ڕۆژەی قسەیە دەکەن ڕۆژێ باسی سەر بەخۆی ئەنی فاروق ڕەفیق تۆ نیوەی عمرت باسی سەر بەخۆی کوردستان و کوردستانی گەورە و دەوڵەتی نەتەوەیی دەکرێت کەچی لە کاتی انتخاباتەکەیە لە کاتی انتخاب بڵێن ریفراندۆمەکە بەسەر بەخۆی کوردستان لەگەڵ شاسوارە بەیەکەوە بوون کە لە ئێستایە نە ئەیکەی یعنی تۆ 35 ساڵە دەسەڵاتی بەدەستەوەی لە کوردستانی عێراقا ڕێ زەمینەکانی دروستکردنی دەوڵەت ئامادە نییە کەی ئامادە بێ ئەمە چێشتە لێی بنی